کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا BK4. من محمود محمد محمود خەڵکی گوندی کوڕدەم هەر لە دایک و ئێرە ناتوانم وەکو نووسەر ڕۆشنبیرێک بەڵام هەستاوم بۆ کۆکردنەوەی مێژووی گوندی کوڕداوێ لە چوارچێوەی کتێبێکدا لە کتێبێکی 500 لاپەڕەیە تقریبەن نزگەی 4 تا 15 ساڵە خۆم پێوە خەریک کردووە و ئەم بنکەیەش بیناکەکەم بەخشیمانە بۆ ئەم بنکەی ڕۆشنبیری کوڕداوەیە و ئێستاش لە خزمەت دەستەی مامۆستایانە خزمەت بە خەڵکی گوندەکەمان و بە گوندەکەکەین. بەسپاس. کاک محمود چەند پرسیارێکم هەبوو بەڕێستان و کۆکەرەوە یاخود وەکو نووسەرێک توانیمتانە کۆمەڵێک بابەتی مێژووی گوندی کوڕداوێت کۆ بکەنەوە مەبەست لەم بابەتە چی بووە؟ زۆر جارکەدا ئانیشتین لە ناو مەجلیسی بەتەمەنەکانە گەورەی خێزانەکانە کە شتێک هاتە پێشاوت حەیف نەمانویسیوە کاتی خۆی فڵانکە زۆر شتێزانی ئەوەیەوت ئەم حەیف و لە دەستچوونە وای کرد کە من بەڕاستی بێتەوە بینم کە شتێک بکەم باشە. دیارە پێشمەنیش لەلای مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە کتێبێکی بچووک وەک سەرەتا نووسیبەوە لەسەرێرە ئیستیفادەی باشمان لێ کرد بەڵام ئەوەی کە زیاتر وای کرد بەڕاستی پاراستنی ئەم مێژووە بوو لە فەوتان و دەستکاریکردن و لە ناوچوون و گۆڕین چونکە بەڕاستی هەندێشت هەیە ئەسڵەکەی دیار نەماوە بەداخەوە ئەوەنە یەکدانەوەی بۆ کراوە نازانی ئەسڵەکەی چۆن. کاک محمود مەبەستان لەم بنکەیە ئایا کۆکردنەوەی گەنجان لەم شوێنەیە مەبەستان لە زیندووکردنەوەی کلتوری کوردیە یاخود چ مەبەستێکی پێدان؟ ئەتوانم بڵام چەند مەبەستێکی گەورەی لە پشتەوەی یەکەم ڕوێژی ئاوادانی و ئیسپاتکردنی یەکەم دێمە لە ساڵ 1950 تا مەکتەبی تیاکرا و دەخوێندنی تیا بۆ پێشترش قوجرەی تیا بۆ خەڵک لە دەکانی پاتۆ لێرە خوێندویانە ئیسپاتکردنی کە ناوەندێکی ڕۆشنبیری بووە. یەکدەمیشان پاراستنی ئەو کللتورەی کە هەمان بووە لە وێنە و دەستنووس و شتی هەر شتێک بەردەست بوو بێت بۆ ئێستا بۆ نەوەکانی داهاتوومان بێ وەک کۆکردنەوەی خەڵکانێکیش کە بتوانن لە دەوری یەکتریم ڕۆشنبیران خەڵکە کۆ ببنەوە سوودێک بە داهاتوو بگەێنن و ئەتان بڵێن بنکەیەکیش بێ بۆ خوێندنەوە کتێبخانەیەکیش لێرە ئەکرێتەوە وەک ماڵیمی جەنابتانەکە ئەو کاتەژتانە گەرچی بەداخەوە خوێندنەوە بکەم بۆ تۆ ئاسیشی نزمیە بەڵام مەرجنیە کوژێتەوەتان برەی پێدەینەوە ئەو مەبەستانە لە پشتکردنەوەی ئەم بنکەیەوەیە. لەم بنکەیە کۆمەڵێک کتێبم بینی مەبەست لەم کتێبانە چییە؟ بنکەکە بچووکە بەڵام وەک ئازم کردی مەبەستەوەیە پڕێکین لە کتێب و خوێندنەوە جارێککە بگەڕێتنەوە خەڵک و خەڵک بە خوێندنەوە ئاشنا بکرێتەوە بەتابەت گەنجان یا بەتەمەنەکانی بەتەمەنیش بەگرنگە لە لادێکا کە مەجاالیێوان هەبێ خوێندنەوە بەڕاستی خوێندنەوە وەکەوە وایە کە ڕۆژانە ئینسان گەشە بە فکر و هۆشی خۆیدا.
ناوم حسێنی ڕەشی فەقی عەلیە خاچی گوندی کوڕەدایی باسڵ لەم دەستەی ڕۆشنبیری کوڕەدایە بەشدارم کرد و حەزەکەم لەوەی کە من تێکەڵاو بوومە دەستەیەکی خۆڕست کە کۆمەڵێک مامۆسای ئاینی و کەسایەتی و پیاوی ماخود لەگەڵ کەسایەتی کۆمەڵایەتی و کەسایەتی ڕۆشنبیری هەوڵیاندا بۆ برەودان بە کارەکانی گوندەکەی تر چی لە ڕووی کۆمەڵایەتی بێ و چی لە ڕۆکانی کەەوە بێت. بەڵێ مەبەست لە دروستکردنی ئەم دەستەیە چی بووە و ئایا ئەم دەستەیە چ مەبەستێکی کە هەیە چۆن کاروباری کە ئەکەن دەستەکە کە دروست کراوە هەڵبەتە لەسەر دەستی کۆمەڵێک کەس کە لە تەمەنە لە ئێمە گەورەترن کە ئێمە من وان ناویانە پیاوە جوانەکانێک کە مێژویشی ئەم گوندەی ئێمە بەڵام مەبەست لە دەستەکە حاجەتێکی پێویست بۆ سنوورەکە دوای خاپور کرد و دوای گەڕانەوەی خەڵکەکە بۆ گوندەکە لە ساڵی 2010 کە دەستەکە دروست کراوە بەشی کەشی تیا بووە بە پێی حاجەت بەشەکان زیاد کراوە یەکێ لەو بەشانێکی ئێمە کارمان تیا کردو بە خۆشحاڵی لەگەڵ کۆمەڵێ کەسایەتی گوندەکەمان بەشی ڕێکخرا و فەرمانگە حکومی و NGOکان ئەو دەستەیە ئێمە کارمان کردو بۆ ڕاپەڕاندنی کارەکانی ئەم گوندەی تر خۆشتان ئاشنایەتیتان هەیە و دەزانن هەر شوێنە خاپور کرابێ پێویستە بۆی کە عادی وەکو بڵێ دووبارەکردنەوەی چاکردن و ڕێخستنی کۆمەڵەشتی بۆ کرێکێ لەوانە خوێندنەیەکێ لەوانە بواری تەندروستیە بەدەر لەوەش ئێمە لەو دەستەیە کارێکی وامان کردووە لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێ کۆمەکمان هێناوە بۆ کەسەکانی خۆمان کە لەو مانگەیە یا لەو کاتەیە پێویستیان پێبوو بێ بۆی بتوانین دەستێکی هاوکاری بێ لەو کەسە خێرخوازانەوە کە بۆیان بێنین بیگەێنین پێیان و بتوانن وەکو کەسێکی ئاسایی جژن بکەن و تێکەڵاوی خزم و کەسانی خۆیان بەدەر لەوە کۆمەڵێشتی تر لەوانە ئیشی ئێنجوەکانە کە چوینە بەردەوام داوامان لێکردو کە کە کاری چاکمان بۆ بکەن بۆ گوندەکە بەدەر لەوەش هەر هینمان هەیە بەشێک کە چوینە سەردانی فەرمانگە حکومیەکانمان کردو لەگەڵ ئەو کۆمەڵە برابە ڕێزەیە کارکردن بۆ جێڕانەوەی خوێندن بۆ خۆتان نەزانن ئەم سنوورە لەبەرەوەی جادەکەی جادە و ڕێگاوبانی باش نییە خەڵکەکە گوندەکەی بەجێشتۆ چوە لە شاردانیشتۆ بۆی مناڵی خۆی بکاتە بەر خوێندن و بیگەینێتە لە بەرزەکانی خوێندن ئیتر ئێمە لێرە هەوڵ لە هەوڵای بۆی بتوانین مەکتەبەکە چالاک بکەینەوە بتوانین کارێکی باش بکەین بۆ بنکەی تەندروستیەکە هەروەها بنکەی ڕۆشنبیری لە توانامانە بێ کە بیخینە بینایەکی باشتر بۆی بتوانین شتێکی فراوانتر بێ و بیکەینە دەستگایەکی معریفی پرۆفیشناڵ و گەورە یعنی ئەوە کارەکانمان بۆ لە ڕووی یاساییشەوە یعنی کە کارمان کردووە چەنێ ئەوە برایشی بەڕێ حەزمەکە لێرە لەگەڵمانە بووە ئەو کارە یاسایانی کە پێویستی بۆ کە لە هین لە دەستگای یاسایەکانەوە هین بکرێت چارەسەر بکرێت بێورانە ئەو پیاوانە ئەو کەسە توانیوەتیش کارهەرێمە توانیوەتی بڕات سەرکەوتنێکی باش بەدەستبێنێ بتوانێت ئەو شتانە بە جێبەجێ بکە کە لە سنووری یاسا و ڕێسای قانونی شارستانی هەرێمی کوردستان بووی تر هەموو کاتێک ئێمە لە کارە یاسایەکانە هەوڵدار زیاتر دەورێت چکە هەموو شتێکە بێ هەوڵی بۆی کە هەوڵە بۆیە ئیتر جاروایە نسبە و تەناسوبێ دەرەچێت لە بەرەو پێشبردن یا ڕاوەستان لە شوێنی خۆی قەتیش کۆڵمان نەداوە لەوەی کە بڵێن ئەو کارە ئەمڕۆ بۆمان نەکراوە کۆمان نەدا هەوڵمانداوە کەناڵی جیاوازترمان دۆزی و دوبووتوانین لەو کەناڵانەوە داخل بین و توانین ئیشەکانی باشتر ڕاپەڕێن ئەم هەموو کارانە لەناو ئەم بنکەی ڕۆشنبیرە و دەستەی کە دروستان کردەوە چۆنە هەموو کارانە ئەەکەم بەڕاستی من سەرسامم بەڕێوەچوونی ئەم هەموو کارە جوانانە وەلەوەها گوندێکی شاکاتوانم بڵێم تاکە گوندە لە شار باژێر کە کتێبخانەیەکی وای هەبێت سەورەکەم تاکە گوند بێت گوندی تریش هەیەە بەڵام وەڵامی پرسیارەکە وەکو وتمان لە بیدایەتەوە کارمەحموود ئاماژەی ئێمە ئەو دەستەی کە کارەکات ئەو دەستەی کە بۆ بنکەی ڕۆشنبیریەکە کارەکە ئەوە ئێمە بێورانە یعنی
کەس گوێی بەوە نەیاوە لەگەڵ چیا کارەکە مویمە کارەکە سەربخرێت مویمەوە کارەکە بگاتە ئەنجام ئەو ئەنجامی کە پێویستە بۆ گوندەکەمان هین بێ بێ بە مێژوویەک چۆن ێسا ئینانە ئەوانش ئەبێ بە شتێکی مێژووی کە بتوانین ئێمە کارەکانی خۆمان بەرەو پێشبەرین و ئاسوودە بە خەڵکی خۆمان بگەین ئیتر چۆن ئەم دەستەیە خەڵکێکی زۆری خەڵکی زۆر کارەکەن لەم بینێ ئەو خەڵکانە مامۆسای تایە فەرمانبەری تایە وەرزشوانی تایە مامۆسای ئاینی تایە ئیتر ئەو کەسێک کە خۆی بە لێپرسراوی ئینەکە زانیوە ئێمە تا ئێستا کەسێکمان نەبووە لێپرسراو بێت ئەو کەسێک کە توانێتی کارەکە بکە کارەکەی کردووە و ئیشەکان و کارەکانی کە پێ ڕاستپارراوە توانیوێتی تا نزبەیەکی باش کارەکان بەرەو پێشبەرێت لە سەردانەکانە کار مەحبوب باسی ئەوەی نەکرد ئەو سەردانانە باسیشی ئەوەش بکەین کە سەردانی ماڵەکان زیاتر لە 800 ماڵ زیاتر کراوە لە گوندی کوردستان ئەو سەردانانە سەردانی هەموو کەسێک کراوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ جیاوازی فکری ئایدۆلۆجی ئاینی یعنی سەردانی هەموو کەسێک کراوە بەبێ ئەوەی جیاوازی لەگەڵا بکرێت فەقیر بێت دەوڵەمەند بێت ئیتر فەرمانبەر بێ نەخوێنەوار بێ کەسێکی زانا بیان نەزان ڕێزم هەیە بۆ ئەو کەلیمێش کەم فامتر بێت جۆمان بۆ نەیەوە هەمومان چوینە لەگەڵ ئەو پیاوە ڕیسپێت جوانانی کە هینە چوینە ئەو لەو ماڵەیە دانیشتین و بە خزمەتی گەیشتین و ئاماژەیەکیش بۆ ئەوە هیچ کەسێک نەچوینە لە ماڵی بمێنینەوە چوینە بۆ کاتێکی تایبەت ئیتر لای هەرکەس لای هینەکە بێ لای و ئەوەی کە وەزعی باش بوو بێ و ئەوەی کە فەقیریش بوو بێ هەمان شێوەتە مەشاکراوە یەکێک لەو کارانەی کە گوندی کوڕەدایە کردێتی ئاماژەیەک ئیزافەیە بەو کارەی کاک مەحموود باسی کرد هینی گەنجەکانە داوەتکردنی گەنجەکان و بەسەرکردنیان ئەو گەنجانی کە بڵین لە پۆلی دەی ئامادەییەوە کە هینی کرد و کە تاوی کردو و بێهینە بێ لە خوێندنا بەردەوامە یان ماویەتی بگاتە ئەو ئاسێکی خوێندنی بەرز داوەت کراوە و دانیشتون مامۆسا ئاینی و کەسایەتی گوندیان هێناوە و کەسایەتی زانایان هێناوە بۆی نەسیحەت و کاری شتی باشی تێبگەێنێ بۆی بتوانێت لە پاشە ڕۆژا بێ بە مرۆڤێکی چاک و بێ بە چۆن بڵێ پشتگیرێک بۆ گوندەکەی خۆی بەخێراتنی ئەمرا بەڕێزم کاگۆڵ دەکەم من مەریوان مەحموود عەلی مامۆستا مەریوان دانیشتووی گوندی کوڕەدایە بەڕاستی ئەوەی کە بینم کتێبخانە قەشەنگەی گوندی کوڕەداوێ شتێکی نموزەت و جوانە هەم وێنەوە هەم کتێبەکان بۆ خۆی بەرهەن و دەست و پەنجەی ئەمرا بەڕێزانەی ئێرەن هەوڵێکی وایان ناوە کە ببێتە جێی نمونە و جێی ئەوەی کە هەموو کەسێک بێتە ئێرە چێژ و خۆشی لە وێنەکان ببینێ بیری ڕابردووی کە سوکاری خۆی بکەوێتەوە بیرێکی دەست و پەنجەماندوانی بکەوێتەوە کە ئەم گوندە کە گەیشتۆتە ئێرە ئەم کەڵە پیاوانە پێژیان گەیاندووە دیارە لەو سەردەمایە ئەوەی کە بینی لە وێنەکانە بە دڵێکی پاک بە هەستێکی جوان بە دەست و پەنجەیەکی ماندوو ئەم گوندەیان بنیادناوە جێ ئەوەیە دەستخۆشی تەواو بۆ ئەمانەی کە ماون لە ژیانە و دوعای خێجوانی کە مردوون و ئێمەیان بەجێش و گەڕانەوە بۆ لای خۆی گەورم دوعای خێریان بۆ بکەین هەمیشە بنکەیکی ئاوا هەنگاویشی نوێیە کە لە گوندێکی چوشی وەک شارباژێر گوندی کوڕەداوێ جێ ئەوەیە کە هەنگاوی جوانتر هەنگاوی گەورەتر ئەمە ئەو نیشانەیە دەرەخا کە ئێستا شارباژێر بە تایبەتی گوندی کوڕەداوی چەند گوندێکی تریش هەر بە نەڵێن گوندی کوڕەداوێ جێ ئەوەیە کە لانکەی ڕۆشنبیری و مێژوو و شارستانێتە کە لە ڕابردووە هەبوو ئێستاش بە گرنگە و پڕ بایەخە بۆیە من هەمیشە ئاواتەخوازم کە ئێمە ئێرە سەردانێکی کورتی ئەم کتێبخانە و ئەم وێنە جوانانە بکەم کە یادی ڕابردوو یادی باپی و یادی کە سوکاری ئێمە هێنێتەوە بەسپاسەوە هەمیشە گرنگی و باخی ئەم دەستەیە بۆ ئەم بنکەیە و ئەم ئیش و کارانی کە باسییان کرد
سپاسێکی گەورەیە بۆ ئەم برابە ڕێزانەوە هەمیشە پاڵپشت و پژگیریانی وەکو مامۆستایان و گەنجانی کوڕاداوێ هەمیشە لەوایین پاڵپشتیان بین دوعای خێریان بۆ بکەین بەناوی خوای گەورە میهرەبان دیارە دروستکردنیان بنکەیە دامەزراندنیان بنکەیە یەکێکە لە کارەکانی دەستەی ڕۆشنبیری کۆمەڵاتی کوڕەداوێت ئەم دەستێک کە ساڵی 2007 دامەزراوە دەستەی مامۆستایان بوو سەرەتا دوجار بەوەی فراوانبوونی بووە دەستەی ڕۆشنبیری کوڕەداوێت هەڵبەتە دامەزراندن بکەن بۆ پاراستنی ئەم وێنە کۆنانە بۆ پاراستنی ئەو شتە کەلتوری ئەوانەی کە هەمانن پاشماوەیە کە لە باو باپیرانمانە بەجێماوە بۆی کە بتوانین بیان پارێزین لە فەوتان ڕاستیەکەی ئەم بنکەیە شوێنەکەی گەر ماڵمی جەنابتانەکە بچووکە بەڵام داوەڵ فراوانکردنیان لەگەڵەوەشا کە بەشەکانی لێ زیادە کرێت دیارە شوێنیشی بۆ شتە دێرینەکان بۆ کە لە پولی خۆمان بەکارێنین شوێنێکی جۆگاوە بۆ شوێنی دابەزانی پیشاندانیم ڕسمیێنەی گەورەکانمان با و باپیرانمان ئەگەر پرسیارەکەتە بە نازانم کاکسن دەربارەوەی کە ئیش و کارەکانی دەستەکە قسەی کردرێت پێشمان مەبەست پاراستنی ئەم وێنانەیە بۆی کە پێشیانی خۆمان لە یاد بێ لەبیر نەچێتەوە ئەمانە کەسانی بوون کە ڕۆژگارە لەم دەیاژیاون هەوڵماندووبوونیان بەرز بنر خێرین ڕۆز و حرمەتیان لەسەر سەرماندا بنین و لە بەرچاومان بن و ببن بە ناوێکیشمان بۆ دانەوە حساب کەمە وەفایەک بۆ ڕابردووی چرایەکە بۆ داهاتوو ینی بەڕاستی شتێکە کەگەر ئەمانە بمێنەوە وابزانم لە داهاتووە نەوەکانی کەش پەرەی پێیەن بۆ ئێمەش ئەبێ بە مێژوێشی پرشنگدار دەستی ڕۆشنبیریەکە تەوان چەند کار و چالاکییان ئەگەر کاکسە نازم ئاماژەت پێکرد وەڵی ئاماژم بە شتەکانم یەکێ لەوانە کە سەردانیکردنی خزمانە هەفتانەی ئەوە هەفتانە ڕۆژێک بین شوێکمان هەیە عفو شەوانی شەممە سەردانی خزم و کەسەکانمانەکەین و یەشێشکە لەو کار و پیش و جوڵەی ئەم دەستەیە کاری ئاشتەوایی و بەدەمەوە بوون و هەماهەنگیە یەکێشکە کاری هەرەوەزی و پێکەوە بوون و نەمام ڕواندن و ئەوەیە یەکێکیکەیان دیدار و کۆبوونەوەی گەنجانە یەکێشکە لەو کارانە سندوقی خەیریەکە ساڵانە داهاتێکی باشی تقریبەن بۆ کۆ بێتەوە هەر لە ناو کوڕەداویەکان واتە بۆ خەڵکی کوڕداوێ خەرجەکرێ و بەکارێندرێتەوە جارێکیکە تاوان بڵم هەنگاونانە بەرەو یەک ڕیزی یەک پتەبوونی برایەتی یەک دەنجی بەدەمەوە بوون دۆستایەتی و خزمەتی و کەساتی تۆخکردنەوە تقریبان شتێکە ئەوها یەکێ لەو وێنە دێرینان جوانە کۆنانی کە بووە بەرە جەنابی مەرحوم مامۆستا مەلا مستەفا بووە کە کەسێکی زۆر بتوانە بووە سەرەتا خوێندنی حوجرە تاوان لەسەر دەستی ئەو زۆر برەی بینەوە یەکێکیش بەرە دامەزرێنانی قوتابخانەی کوڕداوە لە ساڵی 1957 یەکێکیکە لەوانە ئەتوانم بڵێم مامۆستا فازڵ دەنگەورە گەرچی خەڵکی ئێرە نەبووە بەڵام یەکەم مامۆستا بۆ کە لەگەڵ مامۆستا مەلا مستەفایە ساڵی 1957 ئیزاینی قوتابخانە لێرە کردوتەوە یەکێکیکە کاک حاجی تۆفیقی دەروێژەمین کەسێکی ڕاستە نەخوێندەوە بەڵام بەڕاستی بەهیمەت و نێزان و کەسێکی زۆر شارەزا بووە لە ناو ئاوایی کۆمەڵە خەڵکی دێرین و ئەگە بڵم هەمویان هەر کەسی شایستان هەمویان وان بەڵام جیاوازێک لەبەرەوەی کە بەهۆی پیشە و عیلمەکان فەرقێکی لەمانە ئەم کۆمەڵە مامۆستایانە مامۆستا مەلا مستەفای گەورە مامۆستا مەلا شەریف مامۆستا مەلا عەزیز مامۆستا عەبدوڕەحمان ئەمانە مەلا بوون واکە پیاوەنی مزگەوت مەلا یاینی ئەمانە حاجی بابەکر کاک مەحموود کاک عومەری شوێخاڕەشی حاجی حسێن کوردی کاک کەریم ساوە حسێن مەلا سابی ئەحمەد کاک دەرەش فەرەج ئەمانە خەڵکانێکی بەتەمە بوون ساڵانێک لەم دیاژیا و خزمەتێکیان بەپێی توانا کردووە حاجی حەمەمینی ساحب ئەلێز کاک ساڵح کاک محەممەد حاجی عەزیز پیاوەتە عەزەڕەش مستەفا حاجی ڕەشید کاک حاجی شەریفی مامە عەزە حاجی فەرەج سۆفی قایە
زۆر لە میێنانە کەسێکی دێرین و کۆن ئەمانە مام عەلی خواپکە عەلی حەمەسوور ئەمەسا بەغاون بۆ دیار نەماوە کاکەمسە کاکدر مەلا عەزیز لێرە مامۆستایەکی لە پەناوەیە دوو مامۆستا لام وا بێ بڵێ مامۆستا مەلا عەبدوڵڵا حاج مەلا عەزیز و حاج مەلا سەعید کە حەمدراسی چەندە ژیان ئەمانەمانەیە کۆمەڵە لە تەلەبەکان لە نەورۆزی ساڵی 1970 توێکی لەوانە خۆمم ڕەنجەباری کاکچاوی خواپکەوە نەماوە ئەوە کاکستانە ئەو ڕسمەی ساڵی چەنە ئەمە ساڵی 1970 بۆ 82 نەورۆزی و ساڵە ئەمە کاک خالیدە یەکێکە لەم کۆمەڵە پیاوان کە لێرە دانیشتن کۆمەڵێکیان مەرحوم حاجی حەمەمی کاک بەداحکە لەژیان و حاجی عومەر حاجی عەبدولکەریم کاکدر حاجی عەبدوڵڵا حاج مەلا سەعید حاجی وەستا عەزیز لەمانەیە تۆم بڵێم کاک ئەحمەد کە یەکەم کەس بوو کە سارەی هێناوە تێرە و ساق بووە ساڵی 1970 ئەحمەی چێ عەفوو ئەحمەی سۆفیقایە ئەحمەی سۆفیقاری کەمی کەس بوو 1970 سارە تێرە مامۆستا کامەرانمانەیە خەڵکی لێرە نییە بەڵام ساڵی 1972 وێنەیە کە لەگەڵ ئەو لەگەڵ تەلەبەکانە خوێندکارەکان دەکرێت ئەمانە جەنابی کاک ئیسماعیل وەسار ڕحیم کاک جەلال کاک عافیان کەمجانان کۆچەدان کردووە کاک محەممەد ئەمە لە ڕۆژی ئەلبەتە ساڵانە ڕۆژێکمان هەبوو ڕۆژی یادی کوڕەدا مۆلێ گەخنەدا ڕۆژاوە لێکی لەو ساڵانە هەبووە ئەمە دوای نوێنەی تەلەبوو مامۆستا خوێندکاران مامۆستانی گوندی کوڕەدا بوو کە ساڵ 2016 تر لەوەدا مەکتەب داخرا بەداخەوە ئەمە کۆمەڵە تەلەبەن دیارە لە ساڵی لەوە چێ 81 بۆ 82 بەویژوانانشەوە کاک ڕزگاری کاکوڵا حەجمزان لە بەریتانیا شەڵامانی کە کاک خالید وەسار ڕەحمان وەسار ڕەحیم کاک محەمەد وەسار ڕەحیم کاک داود کاک ئەحمەد ناسراوی هەنی چەندەم کەسە هاتیانە کاک حاجی شێخ عەلی حاجی حەسەن و کاک ئەمزا ئەم برانەوە لە گەشت و سەیرانێکا بجارە ناوەکانیان زۆرە میان بە کار نەدەشێت کاک ئەحمەد جوڵ پێم خۆش بوو بۆ دوایین شت باز لە کتێبی کوڕەداویەکان بکەین ئەمە نووسینی چێە مەبەست لەم کتێبە چییە لێرەیە ئای بەڵێ بەڵێ بۆ ناچی دانیشی لەگەڵ کاک محمودجان ئەزێ دەبێ ئەم نەخشەیە چییە و مەبەست لە نەخشەیە چییە ئەم نەخشەیە دواوە لە ساڵ 1954 کێشە ئەکەوێتە نێوان کوڕەداویەکان و شێخانی لە سەردەمی دەرەبەگایەتیە دوجار لە دادگا ئەو کات کوڕای بڕوان لە دادگاوی یاسا هەبووە بەرە دادگا توانیان شەکان یەکلایی بکەنەوە و چەندین کەس لە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سلمان و کوڕوپێ و هاتوونەتە ئێرە حاجی عەبدوڕەحمان ڕەحمەتی و مامۆستا حەمە فەنیان پێوتو ئەوان هاتوونەتە ئێرە ئەم نەخشە نەخشەیەکی کشتتوکاڵیە بۆ ڕووپێوکردنی دیەکە کراوە کاتی خۆی لەو سەردەمەوە پێیشی لەسەر کراوە و ڕووپێ و کراوە یاسای بە تەملیکرد بەناوکردن تاپۆکردن بۆ خەڵکەکە کراوە ئەو نەخشەیە وەتە سنوورێکی گوندی کوڕەداوی بەگشتی کوڕەدامەژە نەحریمات قەزای شارڕاجان دیوای سلێمانی قەدر کوڕەداوی مقاتعی بیستویەکی کشتتوکاڵی کاک محمود پرسم ئەم کتێبە چییە بەدەستەوە ئەم کتێبە ئەو مێژوەیەکە ناڵم مێژوو بەشێکە لە مێژووی چونکە وەرە وەرەکەن لە سوورە حیکا لە پێش هەموو وێنەیەکەوە چیرۆچێکەیە بەڵام ڕاستەکەی هەندێک لە مێژوەکە کۆ کراوەتەوە لە دووتوی ئەم کتێبەیە بۆ مێدەوی کە ئینشەڵا تواننەوەکانی داهاتوومان سوودی لێ ببین و ئەوانیش کۆ هەڵگرن داواکاریەکی کتێبێکیکات ئامادەیە بۆ وەڵاهی وەکو بەناوی کتێب نا بەڵام شتێکمان لەبەر دەستان ئینشەڵا گر بکرێ هاوکاری معنەوی بەڕاستی هاوکاری معنیمان زۆر پێویستەکە خەڵک بەدەمەوە بێ بۆ هەر ئەو شتانێک کە پێویستە هاوکارمان بن و سپاسی من داکیشەکەم دەستا ئەمە بۆی نردوو مەبەست لەم دەستگای جەمال ئیرفان دامەزراوی کەریمی عەلەبێت زۆر سپاسیان دەکەین کە لە ڕێگای جەنابی کاک لەسەر ڕووناگیر کاک گۆڤەند ئەحمەد ئەوانەمان پێ گەیشتووە دەست خۆشیان دەکەین هیواداری مۆنیان زۆر بێ کۆمەڵە کتێبە دیاییە پێشکەشیان کرد بە بنکە ڕۆشنبیری کوڕەداوێ لێرەوە زۆر سپاسیان دەکەین هیواداری مۆنیان زۆر بێەوە دەستکراوەتری سپاس دەستان خۆش بێ منی سپاسیەوەکەم سپاسمەندبوون بوونی ئێوە و هاوکاریتان دەستێوەش خۆش بێ سپاس گەوریتان میوان خۆشحاڵ بن سپاس بژێ
کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4